هیچ کەسێندەی خاڵە مستەفا ناڕەحەت نییە بە بڕینی داری نزار و کێوەکان، بەڵام نایەوێت سەرمای سەختی زستانی پێنجوێنیش ژیانی وێران بکات. کەڵک لەم دارە دەبینێت تاوەک ڕۆژگاری ساردی زستانی پێگەرم بکاتەوە. وڵات بەدارۆ جوانە نەک بە بێدار ئێمە بیبڕین و حکوومەتەکەشمان نەوتێکی زۆری ببێ و نەوتەکەمان ناتێت. نەوتێک لە توانای ئێمانی ئێمە بە 3,000 وەریگرین. ئێمە پێمان خۆشە ئەو نەوتە لە قەوانی خۆیان بمان دەنێ. پێنجوێن وڵاتێکی ساردە، وڵاتێکی خۆیان لە ئێمە باشترە زانن کە وڵاتەکە ئێمە ساردە. ئێمە بە بەرمیلێ نەود داڵمان نا. بڕینی داری دارستانەکان بۆتە گەورەترین مەترسی لەسەر ژینگەی پێنجوێن. نەبوونی نەوتی سپیش هۆکاری سەرەکی ئەم کێشەیەیە. وەڵاهی لەبەرەوە دارەبڕن کابرا ناچێت 130,000 بە بەنەو جستانە. تۆ بتەوێ و نەتەوێ بەخوای گەورە هەتاوەکوونێ مانگی چوار لێ ئێسەوە تا مانگی چوار بەرینەوت بە بێمنە دەوێت. ئێمەش پێمان ناخۆشە، بەڵام مەزبوری کاکە لە پێنجوێنە چی یەکی لە پێنجوێنە تۆ دار نهێنیت و تۆ سوتەمانی و نەبێت و نەوت نەبێت و غازش ئاواویش هەرگرانە ئەویش نامێنێت، ئەویش خەڵک بزانە خەڵک سەری دێکرد ئەویش نامێنێت. هاوڵاتیانی قەزای پێنجوێن وەرگرتنی نەوتی سپی بە 103,000 دینار ڕەت دەکەنەوە. دەشڵێن تەڕ و وشکی دارستانەکان لە بەردەم شاڵاوی بڕینەوەدایە. ئیسە بووە بە دوو بەشەوە بڕینی دارە، هەم بەشێکیان بازرگانی پێوە ئەکەن کە تقریبان کە وەکو بازەکرێ وەکو من بیستمە ئۆڕاڵە دار نزیکە 700,000 دینارەکە تێگەی. ئەمە بووە بە بەشێ بازرگانی، بەشێکیشی بۆ خۆی لێکاتەوە بۆ سووتانی خۆی، یعنی دەستیش ناپارێزرێ بەڕاستی لە وشکیش و لە تەڕیژە بڕن. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین چیدی سوتەمەنی بۆ ئەم سنوورە دوانەخات، چونکە ئێرە ناوچەیەکی کوێستانیە و هەروەها ئێرە بە بەرمیلێ نەود ناکەوێتە بەهار. کابرا لێرە بەرمیلێ نەود چی لێ بکات؟ تا ئێستا هیچ وەڵامێکمان وەرنەگرتووەتەوە. قایمقامی قەزای پێنجوێنیش دەڵێت حکوومەت بۆ داشکاندنی نرخی نەوتی سپی هیچ وەڵامێکی نەداونەتەوە. ناشی شارێتەوە بێنەوتی مەترسی گەورەی لەسەر دارستانەکانی پێنجوێن دروست کردووە. ژینگەکەمان سەرمایەکی گەورەی نەتەوەیە کە دارمان هەیە تەمەنی سەدان ساڵە، بەڵام کە سوتەمەنی دابین نەکرا بە دڵنیاییەوە ئەم دارانە دەسی بۆ ئەبرێت، چونکە هاوڵاتیان ناچان کە پەنا بۆ بڕینی دار برن، هەرچەند هیچ کەسێک لەگەڵ بڕینی هیچ دارێکانیە، تەنها وەکو ڕێگە پێدان دارە وشکەکە و هەڵپاچنی لە قوپۆپی دارەکانە، بەڵام لە حاڵەتی ناچاریە پێنجوێن سنوورێکی فراوانە هەمووی کۆنتترۆل ناکرێ. دابەش نەکردنی نەوتی سپی گەورەترین مەترسیە لەسەر ژیانی خەڵکو و ژینگەی قەزای پێنجوێن. سروشتی ناوچەکەش وا هەڵکەوتووە زستانێکی سەختی هەیە، ساڵانە بڕێکی زۆر بەفری لێ دەبارێت. بۆیە هاوڵاتیان داوای بەپەلا ئاوردانەوەی حکوومەت دەکەن لە داواکاریەکانیان کە دابینکردنی نەوتی سپیە بە نرخێکی ئەرزان. ئەمەش دەبێتە فریارڕەسی ڕزگاربوونی دارستانەکان لە بڕینەوە و وێران بوون. سەلاح جەمیل، کورسات نیوز، قەزای پێنجوێن.